لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزداین ئەوەی جێگەی نیگەرانیە ساڵانە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز گرانی بازار و نرخی کەلوپەلەکان لەگەڵ خۆیدا دەهێنێت بۆ ئەمساڵ ئەو پرسیارە ئاراستەی هاوڵاتیانەکەین ئاخۆ بەرزبوونەوە لەم ساڵدا هەیە بە بەراورد بە ساڵانی پێش و یاخودنا. داواکاری منەوەیە کەوان چاوێن لە فەقیر بێ فەقیر ئەمەی ئەحتاجە ناتوانێ بکڕێ مناڵی برسیەتی. داواکاریم ئەوەیە کە ئەم بازاڕە تێگەشتی سەرپەرشتیاری هەبێ کە بزانێ و سەیرانە بە هەرزان بفرۆشێ عالم فەقیرە لەبەرەوە عالم دەستی ناڕوە. هەمووی چۆتە سەری هەموو شتێ زیاد چۆتە سەری ئێستا خەڵکە گەڕێتەوە بۆ زەیتەکە ینی معقول نییە لە بوتڵێکە بە 1000 ڕوبعێکە ئێستا بۆتە 3 ڕوبع ینی زۆر بەی فەرقی هەیە بەڕاستی. داواکاری هاوڵاتی هەژارە بێ داواکاری چی بێ ینی بێ داواکاری ئەوە بێ هەموو شتەکان لە کاتی خۆیان بێ مەعاشەکان زووتر بدەنە و ئەو خەڵکە هەژارە ینی بژێنن. وەڵڵە براو زۆر خراپە ڕەمەزان شاتووە ئەشە زۆر گرانە فەرمو کوێ پەتاتە 1000 دینارە کوێ تەماتە 1000 دینارە مریشک چولی 4000 فەقیر لە کوێ بێنە کاکتەمە ڕۆژانم 10,000 کە بەش ڕەمەزانەکە برام وەڵڵە بەش شەبەتەکە ناکە بەش خواردنی بانیان ناکە. هۆکاری بەرزی نرخەکان لە بازار دەبینە لای ژووری بازرگانی کەرکووک تاوەکو وەڵامی گازەندەی هاوڵاتیانمان دەست بکەوێت. دوای کۆرۆنا هاتنی کۆرۆنە و بە کۆتای هاتنی ئاسارەکانی هەرماوە بەڕاستیەکەی هۆکاری دووەمش بەڕاستیەکەی شەڕی ئۆکرانیا و رووسیاش کاریگەرێکی گەورەی هەبوو چونکە ئەوەی لای ڕوون و ئاشکرا لای هەمومان دوو وڵاتی زلهێزی بەرهەمهێنەری دانەوێڵن لە جیهاندا بەرزبوون و نرخی دۆلاریش بەرامبەر دینار ئەوش هۆکارێکی تر بوو بەڕاستیەکەی بۆ بەرزبوون و نرخی دۆلار. لەگەڵ هۆکارە دەرەچەکان و بەرزی بەهای دۆلار و شەڕی ئۆکراین و رووسیا کە بوونەتە هۆی بەرزی نرخی کەلوپەل ئێستا و لە مانگی ڕەمەزاندا چاودێریی وردی بازاڕەکان ڕێگری دەکات لە هەر هەوڵێکی بازرگان و فرۆشیارانی هەلپەرست کە هەوڵی بەرزبوونەوەی زیاتری نرخەکان بدەن. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.